ئەم کاتان باش بەڕێزان گرنگترین مانشێتواڵی بەشێک لە میدیاکانی جیهانتان لە بڕکەی ڕۆژنامەوانی بۆ دەخەمەڕ و سەرچاوێک لە وەزارەتی بەرگری بەریتانیا بە BBC بەریتانی ڕاگەیاندووە بەریتانیا سەدان سەربازی تر دەنێرێتە عێراق بۆ ئەمبەسی ڕاهێنان بۆ هێزانی کە شەڕی دژی داعش دەکەن. بەپێی سەرچاوەکە هێشتا هیچ بڕیارێک لەسەر نادنی سەربازی بەریتانی نەدراوە، بەڵام ئاماژە بەوە کراوە کە دەکرێت بەریتانیا چەند سەد سەربازێکی تر بنێرێت بۆ عێراق. وەزارەتی بەرگری بەریتانیش ڕایگەیاند تاوتی ئەوە کراوە وەکو هاوکاری زیادە، بەڵام وەزارەتەکە ئاماژەی بۆەوە کردووە کە هیچ بڕیارێک لەو بارەیەوە نەدراوە. هاوکات مایکل فاڵۆن وەزیری بەرگری بەریتانیا وتوێتی بەریتانیا هاوکاری و پاڵپشتی پێشمەرگە دەکات بە چەک و جبەخانەی سەربازی. لە دیدارێکدا لەگەڵ ڕادیۆی نیوستۆک کە ڕادیۆیەکی سەربەخۆی ئێرلەندایە، فەلاح مستەفا بەڕێوەبەری فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان هەرچەندە ئەو خۆبەخشانی دێنە هەرێمی کوردستان بۆ پشتیوانیکردنی پێشمەرگە سوپاسیان دەکەین، بەڵام زۆر کات ئاڵۆزی و سەر لە شێوان بۆ ئێمە دروست دەکەن. بە وتەی فەلاح مستەفا باشترین پشتیوانێک کە بیانیەکان بیکەن ئەوەیە کە لۆبی بۆ هەرێمی کوردستان بکەن و پەرلەمانە حکوومەتەکانیان ها بدەن بۆ ئەوەی پشتیوانی هەرێمی کوردستان بکەن. فەلاح مستەفا ڕایگەیاندووە نازانین کە هەر کەسێک بە چ مەبەستێک دێت و لەبەر ئەوە دەبێت گومان لە هەموو کەسێک بکەین، بە تایبەت ئەوانەی کە چەکیان پێیە. ئەم وتانەی فەلاح مستەفا لە کاتێکدایە کە 2 هەفتە لەمەوبەر جۆشوا مۆڵۆی کە هاوڵاتیەکی ئێرلەندی بوو لە دژی داعش لە سووریا جەنگا بوو لەلایەن هێزەکانی پێشمەرگە و بۆ ماوەیەکی کاتی دەست بەسەر کرابوو. دەچینە ماڵپەڕی بیڵد کە تێیدا بڵاو کراوەتەوە داعش بە ڕێککەوتن لەگەڵ ئەسەد لە تەدمور کشاوەتەوە. کەناڵی سکای نیوز چەند بەڵگەنامێکی دەستکەوتووە کە دەیسەلمێنن داعش لەگەڵ ڕژێمی ئەسەددا هاوکاری دەکات و لە هەندێک شوێندا ڕێککەوتنی ئەنجامدا. ئەو بەڵگەنامانە دەری دەخەن کە ڕژێمی سووریا بە شێوەیەکی بەردەوام بازرگانی نەوتی لەگەڵ داعش هەبووە. تەنانەت کشانەوەی داعش لە شارۆچکەی دێرینی تەدمور بە پلان و بەڕێککەوتن بووە لەگەڵ ئەو ڕژێمەداواتە ڕژێمی ئەسەد. دەچینە گاردیانی بەریتانی کە بڵاوی کردوتەوە کۆچبەرێکی سووری تەمەن 16 ساڵ کە بە تەنها 9 وڵاتی بڕی بوو خۆی گاندوتە بەریتانیا، بەڵام بۆ ماوەی 1 مانگ لەلایەن وەزارەتی ناوخۆی بەریتانیا و دەستگیر کرابوو بەهۆی ئەوەی بڕوایان نەکردبوو کە تەمەنی 16 ساڵە. لۆرد ئالف دەپس کە پەرلەمانتارێکی پارتی کرێکارانەوە بۆ خۆشیێکێک بووە لە منداڵانی پەناخوازی ڕزگار بوو لە دەست نازیەکانی ئەڵمانیا، ئەو کەیسەی وەک کەیسێکی شۆکێنەر و چاوەڕوان نەکرا وەسف کرد و داوای لە وەزارەتی ناوخۆی وڵاتەکەی کردووە کە ڕوونکردنەوەی تەواو لەو بارەیەوە بدات. بەرگەی ڕۆژنامەوانی پێشکەشکردن کاتێکی خۆش.